بەگشتی هەڵوێستی پەرلەمانی کوردستان و دەستەی سەرۆکایەتی ئەوەیە کە ئێمە دیسانەڵێن لەگەڵ دۆزی ڕای گەلی کوردستانی لە هەر پارچێکی کوردستان بێ پەرلەمانی کوردستان بڕیاریدا کاتێک کە کۆبانێ لە بەردەم هەڕەشەی تیرۆریستانی داعشا بوو پێشمەرگەی کوردستان بە بڕیاری پەرلەمانی کوردستان و ئەو کات جەنابی سەرۆک بارزانانی وەکو سەرۆکی هەرێمی کوردستان نێردرایە کۆبانێ و پێکەوە شتوانرا شەڕی تیرۆریستانی داعش بکرێت. ئێستاش پەرلەمانی کوردستان هەڵوێستەکەی ئەوەیە ئێمە نیگەرانیەکی قوڵ و تەواومان هەیە بەرامبەر بە کشانەوەی بەشێک لە هێزەکانی ئەمریکا لە ناوچە سنووریەکان کە ڕەنگە ڕێگە خۆش بکات بۆ پەلاماری سەربازی ئەو ناوچانە چونکە پێمان وایە گەلی کوردستان لە ڕۆژاوا بێ لە چوارچەوەی ئەو گۆڕانکارین لە سووریا دێ بە مافەڕاوەکانی خۆی بگات مافی هاوڵاتی بوونیان هەبێ مافی خۆ ئیدارەدانیان هەبێ لە چوارچەوەی پرۆسی گفتوگۆکانە کە بۆ دەستوری سووریادا ئەندرێ گەلی کورد لە ڕۆژاوای کوردستان بەشدار بێ وەکو پێکاتەیەکی ئەساسی ناودەوڵەتی سووریا. ئێمە بە هەموو شێوەیەک هێرش و پەلامار ڕەتەکەینەوە و لەگەڵی نین و لەگەڵ دڵ و دەرونیشمان لەگەڵ خەڵکی خۆمانە لە ڕۆژاوای کوردستان و هەر لەگەڵ دامەزراوەکانی سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی حکوومەت نوێنەرانی گەلی کوردستان لە پەرلەمانی عێراق بەڕێز سەرۆک کۆمار سەرکردایەتی سیاسی حیزب ئەساسیەکانی کوردستان لە مشوەرەتی بەردەوامان بۆ یەک هەڵوێست و یەکگرتوو بین. بەرامبەری زۆر سوپاس.